بە میوانداری زۆر بەڕێز ئارام محەمەد بەڕێوەبەری ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان وەکو ئاشکرایە لە ئێستادا زۆرێک لە ناوەند و لە دەستگای چاپ و بڵاوکردنەوەکان هەن لە کوردستان و لە شاری سلێمانیشدا و ڕۆژانە چەندین کتێبی بەسوود و چەندین کتێبی بەپێز نمایشەکرێ و بڵاوەکرێتەوە و لە چاپە درێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبینین کە ڕێژەی خوێنەران بە بەراورد لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەموو ڕێژە زۆرە لە کتێب هێشتا کەمە بە بەراورد بەو بڵاوبوونەوانە یاخود بەو بڵاوبوونەوەی ئەو هەموو کتێبانەی کە ڕۆژانە بڵاو بێتەوە لە کوردستاندا لە ئێستادا ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان پرۆژەیەکیان هەیە کە ئەویش لە چاپدانی چەندین کتێبی بەسوودە بە مەبەستی سەرنجڕاکێشان یاخود بە مەبەستی هاندانی گەنجان و خەڵک بۆ خوێندنەوە بێگومان قسەی زۆر لەسەر ئەم بابەتە ئەکەین و ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێت وەکو ئاماژەم پێکرد بە میوانداری زۆر بەڕێز ئارام محەمەد بەڕێوەبەری ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان بەخێرهاتی سەرچاومان چیت هەیە پێشەکی بۆ لە دەستدانی مامۆستا دڵزاری شاعیری گەورە مامۆستا ئەحمەد حەوێزی ناسراو بە دڵزار ئەو نزیکی زیاتر لە 70 ساڵ مێژووی ئەم میلەتی لەلا بوو نووسی بۆ یەکێک بوو لە هەرە دێرینترین شاعیرە کلاسیکانی کورد ئەو بوو بە بەشێک لە مێژووی میلەتەکەمان بوو بە بەشێک لە مێژووی ئەدەبی وڵاتەکەمان بەداخەوە کارەساتێکی گەورە بوو داوا لە خوای گەورەکەم بە باشتی بەرین شاد بێت و لە هەمی گرنگتر ئەو کۆنترین شاعیری پەروەردەی حوجرە و خانقاکان بوو کە مابووە تا ئێستا لە شعرەکانیشان مێژووی 70 ساڵ بەرەو 80 ساڵ مێژووی ئەم میلەتەی لەلا بوو بە شعر شعرەکانیشی هەموو باسی نەهامەتی و دەردەسەری میلەتی کوردی ئەکرد بەداخەوە جێگەی باش بێ و خۆی گەورە سەبووری کەس و کاری بداتەوە دەستەکانە خۆش بێ سوپاس ئەمڕۆ تۆ هاتووی بۆ پرۆگرامی کورسات مەگەزین بە کۆمەڵێک کتێبی زۆرەوە ئەم پرۆژەیە چییە و مەبەستان چیە لەم پرۆژەیە ئەمڕۆ کەمترین کتێبمان هێناوە لەبەرەوەی بەبۆی ئەوەی کە شتەکانمان پرفرۆشن زۆربەی شتەکانمان تەواو بوون لە بازاڕە و لە مەخزن لای خۆمان نەماون مەبەستمان ئەمەیە کەم ئەزمونێکی دوور و درێژمان لەگەڵ ئیشی چاپکردنی کتێب و خوێندنەوەیە هەیە ئەمانەوەی کتێبیش وەک هەر شتێ وەک هەر بابەتێکتر وەک هەر کاڵایشتر لە کوردستان ببێ بە جێی تەڵەبیاتی خەڵکو و گرنگی پێ بدرێت و وەک هەموو ئەو شتانی کە لە بازاڕە بەرناکەون و تەواو دەبن کتێبیش چکە لە هەموو ئەو شتانە گرنگترە و دەمانەوێت ماڵەکان پڕکەین لە کتێب و ئەلحەمدولیلا هەنگاوی زۆر باشمان بڕیوە و ئیشی زۆر زۆر باش کراوە شتی زۆر باشتریش بەڕێگاوە ئینشاڵڵا باشە هەستان کردووە کە نەبوونی کتێب یاخود نەبوونی خوێندنەوە یاخود کەمی خوێندنەوە لە لای خەڵک بۆتە سەرنجی ئێوە بۆیە ئەم پرۆژەیەتان ڕاگەیاندەوە پرۆژەکەتان خۆی لە چیا بینێتەوە ئێمە ئەگەر بینە سەر وڵات کیانێکی سربەخۆمان نییە ئێمە لە چوارچێوەی سێ پارێزگاین ئێستا لەگەڵ ڕێژەی دانیشتوانی پارێزگاکان ئەتوانم بڵم خوێنەوە لەو پەڕی باشیدایە لە ئێستا بەڵام لە دنیاشە تۆ ئەبێت هەموو لایەنەکانی ئەو ئیشەی خۆت هەڵسەنگێنی کە یەکەی هەموو ئیشێک با ئیشەکە ئیشێکی ڕۆشنبیریش بێ بەڵام لە هەمان کاتە بەشێکە لە بازرگانی ئەبێ بتانی زیرەکی خۆت لەو ئیشە بدۆزیتەوە بزانی لە کێیە و خەڵک پێویستی بە چیە و چیان ئەوێت ئەمە هەمومان بینیمان لە سەردەمی داعش نەوت هاتە سەر خوا $5 کە یەکێکە لەو مادانی بە ملیۆنان ساڵ دروستە بێت و جێگرەوەشی نییە لە سەرزەوی بۆیە کتێبیش ئەبێ بزانی چی چاپەکەی خەڵک پێویستی بە چییە نەک هەر شتێک چاپکەیت و نەفرۆشێ و بڵێ خوێنەر نییە ئێستا خوێنەر لە ئاستێکی زۆر زۆر باشایە و جێی دڵخۆشی و بەرەو زیادبوونی شەشە تۆ ئەگەر ڕیزبەندێک بکەیت بۆ ئەو کتێبانی کە بڵاوێک بکەیتەوە یاخود دەستگاکەی ئێوە بڵاوێک کاتەوە ڕیزبەندێکە چۆنەکەن ئەمە ئێستا لە ئێستا ئەزانین کە گەنجانی کوردستان زۆرترین پێویستیان بە دوو جۆرە کتێبە یەکێک لەو کتێبانی کە بۆ فێربوونی زمانەکانی جیاواز لە کوردی بەکاری هێنن و ئەوەی تریشیان کتێبی گەشە پێدانی مرۆییان زۆر زۆر بەلاوە گرنگکە بۆ دروستکردنی کەسایەتی خۆیان ڕۆمان و چیرۆک و ئەو کتێبانەی کە فکری و ئەدەبین زیاتر فکرەکان کەمێک گرنگی کەمتر پێ دەدرێت خوێنەوەی کەمترە خوێنەرێکی زۆر تایبەتیە بەڵام ڕۆمان ئەم ئەدەبیاتە تازەی ئەوروپا و ئەمریکا زۆر گرنگی پێ دەدرێت
و ئەدەبیاتی فارس و عەرەبیش ئەدەبیاتێکی جوانن ئەدەبیاتی کوردیش کە لە هەمویان جوانترە بەڵێ ڕۆمانیش گرنگی پێدرێت بەس بە ڕێژەی زۆر وەکو پێم وتیت ئەو کتێبانەی کە باسی سوودی لێ وەرەگرن بۆ فێربوونی زمانێک باش لەسەرتای ئاماژە بەوەیە کە ئێستا جیاوازی هەیە یاخود جیاوازیەک ئەبینرێت لە چاو چەند ساڵی پێشودا کە ڕێژەی خوێنەران برز بۆتەوە وە گەنجان زیاتر ڕویان لە خوێندنەوە کردو ئەمە بە چ پێوەرێک یاخود ئێوە خۆتان ناوەندەکەتان چۆن ئیشتان بۆ ئەوە کردووە دەرەنجامەکەیتان چۆن بینیوەتەوە دەرەنجامەکەی ئێستا کە ئەبینین هەر هاتنی من بۆ ئێرەیەکێکە لە دەرەنجامەکانی دەستگاکە کە هۆکارێکە ناوبانگی دەستگاکە هۆکارێکە بۆی من لێرە دەرەنجامەکەشی بە چای خۆمانە بینین تەواوبوونی کتێبەکانمان لە مەغزان زۆری پەیوەندیکردنی خوێنەران پێمانەوە لەپڕ بە شێوەیەکی بێشومار خوێنەران تەلەفونەکەن لە کەم و کوڕەکان ئاگادارمانەکەن دەستخۆشیمان لەکەن و تەڵەبیاتی کتێبی کەمان لەکەن ئەمانە هەموو ئەجا کتێبەکان دەچنە چاپی 4 چاپی 5 ساڵانە کتێبیانەیە مەسەلەن ئەمە یەکێکە لەو کتێبانەی کە لە ساڵی 2020 30,000 دانەی تێپەڕانەوە فرۆشی 30,000 دانە وەکو پێم وتی ئێمە لە ئاستی سێ پارێزگایە قساکەین لە ئاستی کیانێکی سربەخۆیە قسە ناکەین 30,000 دانە بۆ سێ پارێزگا ئەتوانین بڵێن کە خوێنەوەی کتێبی باش لە ئاستێکی باشایە بوونی ئینتەرنێت و بوونی سوشیال میدیا بەگشتی لە بڵاوبوونەوەی کتێب و لە فرۆشی کتێبەکانی ئێوە چەندێک ڕۆڵی هەیە ناتوانین ئەو ڕاستیە بشارینەوە کە لە هەموو دنیاە تەکنەلۆژیا زەرەری لە کاغەزاوە بەڵام ئەوەی زەرەرەکە کە زۆرترین بەریان کەوتووە بابەتی ڕۆژنامەوانی نووسین بووە کاغەز بەڵام بینیمان کە لە هاتنی سەرەتای کۆرۆنایە تەکنەلۆژیاش ئەو سوودەی نەبوو بۆ خەڵک گەڕانەوە بۆ کتێب دوجار بۆ بەس بۆ تەواوکردنی کاتە بەتاڵەکانیان ئەو کاتانەی کە لە کەرنتینایە بوونە ژوورەوە ئەوە زیاتر کتی خەڵکی لەگەڵ کتێب زیاتر ئاشنا کرد و دنی خەڵکی هێنایەوە بەرەو ڕووی کتێب و بەرەو دنیای کتێب من مەبەستم لە بڵاوبوونەوەی کتێبەکانە بۆ نمونە من ئەوەندەی لە ڕێی سوشیال میدیاوە ئاگاداری دوایین بڵاوکراوەکانی ئێوە ئەبن بۆ نمونە هەر دەستگاکەی ئێوە ڕەنگە خۆم کاتم نەبێ بۆ نمونە بچمە ناو بێمە ناو دەستگاکەتانی یاخۆت ڕەنگە زۆر کات ئێوە لە ڕێگەی ئۆنلاینیشەوە کتێبەکانتان بفرۆشن ئەمڕۆ دەوڵەمەندترین پیاوی سەرزەوی پیاوێکە بە ئۆنلاین ئیشەکات کە بەڕێوەبەری سایتی ئەمازۆنە فەیسبوک ئێستا ئەم تۆڕە کۆمەڵایەتانی کە هەن بوون بە وڵاتێکی سربەخۆی خۆیان فەیسبوک یەکێکە لە قەرەباڵغترین وڵاتە ئیزعاجەکانی سەرزەوی هەموو کەس ئێستا لە فەیسبوک هەیە تۆ ئەتوانی ئەم فەیسبوکە بەکاربێنی بۆ کاتکوشتن و ئەتوانی بەکاری بێنی بۆ سوود وەرگرتن بە خۆت و دەوروبەرەکەشت ئەتوانی هەر شتێکت هەیە من 2010 مقابلی ئافرەتێکم خوێندەوە کە لە ماڵەکەی خۆیەوە ئەتوانی بی بازرگانی بکات لە ڕێی فەیسبوکەوە زۆر ئەسیری لێکردن بۆیە لە 2002 من کە فەیسبوک بکارێنم قەت بۆ کاتکوشتن و کات بەسەربردن بەکارم نێناوە بۆیە داوا لە ئەوانش دەکەم کە بەتایبەتی ئیشی ئیشیشان دەستکەوێت ئەتوان بە ئۆنلاین ئیسە زۆر بە ئاسانی ئیشی خۆیانیان دەستکەوێت و دەستگا و بەرهەمەکانیان و بڕاندەکانیان بناسیێنن بە خەڵک نرخی کتێبەکان لە ئێستایا تێبینی ئەوە ئەکرێت کە کتێبەکان نرخی زۆر کەمیان لەسەردا ئەنرێ ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە خوێنەر زیاتر ببێت لە هەموو کوردستان واتوانم بڵێم ئەمە وەک تەحەدانیە زۆر حەزم لە تەحەدانێ بەد لە هەموو سەرزەویش کەمترین نرخەکان کە بەراوردێکینەوە بە دۆلار کەمترین نرخ لە ئەدیبانە دەستگاکە ئێمە هۆکارەکەیش تەنها یەکشتە من لە شەشی سەرەتایی بووم کە چوم کتێبێک بکڕم لەبەر گرانی نرخەکەی نەمتوانی کتێبێکی ئینگلیزی بکڕم لە نەوەنۆ کە لەبەر گرانی نرخی ئەو کتێبە نەمتوانی بۆیە بڕیارمە کە لە دوای نەوەنەوە بووم بە کتێبفرۆش بڕیارمە کە هەموو هەوڵێک بخەمەکەر بۆ ئەوەی گرانترین کتێبەکانی دنیا بێنم بە هەرزانترین سعر بۆی کەسی تر ئاخیان کەسێک ئاخڵ نەکێشێ بۆ کتێبێک کە نەتوانێت بیکڕێ ئێستا کتێب وای لێ هاتووە ئەلحەمدولیلا کتێبمان ئەوەندە هەرزان کردووە هەموو کەس توانای کڕینیە کتێبەیە لە 30,000 دینار و هێناومانەتە سەر 5,000 دینار کەیتر زۆرترین سعرەکان لا ئێمە 8,000 و 10,000 دینارە کە پێشترە و کتێبان هەموو بە 50,000 بووە هەموو کارەسانیەکمان کردووە من بۆ خۆم بە هەموو مەرحەلەکانی قەیرانی کوردستانە تێپەڕی و مشتم فرۆشتووە زانیومە کە بەسیترین قەیرانی یەکەم شتێک کە تەئسیری لێکات لە وڵاتەکە کتێبە خەڵک دوایین جار بیر لەوە کاتۆ کە دابینی بکات بۆ ژیانی خۆی خەڵک زیاتر بیر لە شتا گرنگەکانی تری ژیانی کاتەوە بەڵام کتێبیش بەشێکی گرنگە
ئەمە کارێکمان کردو ئێستا هیچ قەیرانێک قەیرانی داعش قەیرانی کۆرۆنا قەیرانی بڕینی موچە هیچی تەسیری لەوە نەکرد کە خەڵک لە خوێنەوە بکشێتەوە هیچی نەمانێشتەوە بەردەوامیش بینی ئینشاءڵڵا زۆر قورسیشە بۆ ئێمە ئەم شتە هەروە بە ئاسانی ناڕوات دەستگایەک کە هیچ دەعمێکی حکومی و حیزبی نییە و لەسەر ئەرکی خۆشمان کۆمەڵێک کەس ئیشەکە بەڕێوابین بەڵام هەر نەوەساوین و پشت بەخوا ئینشاءڵڵا لە هیچ قەیرانێکا وا ناکەین خەڵک لە کتێب دوورکەوێتەوە زۆر ڕاستە دەستان خۆش بێت تا ئێستا چ کتێبێکی ئێوە بەڕێژەیەکی زۆری لێفرۆشراوە هەندێک کتێب هەیە کەسایەتەکەی بۆ خۆی زۆر ناسراوە من بۆ ئەوەی بڵێن لە کەناڵێکی حیزبیم لە کەناڵی کورساتم بڵێم باسی کەسایەتێکی یەکێتی بکەم بەڵام من باسی ڕاستیەکەت بۆ باسەکەم مەسەڵەن دیداری تەمەنی مامجەلا لەبەری ناسانی خۆی مامجەلا کە کەسایەتێکی ناسراو بۆ لە ئاستی دنیا و عێراق و بە تایبەتی کوردستان ئەو کتێبەمان دەنگدانەوەی باشیە بوو پەندەکانی پیرەمێرد کە پڕپڕن لە ئامۆژگاری لەبەری لە پێشەنگایکی نێودەوڵەتیە کەسایەتێکی سیاسی لی کڕین ئەویش دەنگدانەوەیکی باشیە بوو ئەم ڕۆمانی ئەلیف شەفەق بە تایبەتی ئەم ئافرەتە زۆر گەنجیشە زۆر ئەو بەتەمەنە نیە ئەو هەموو دنیای داژی کردو ماشەڵان نووسینەکانی بێگومان لە کوردستانیش گرنگی بە نووسینەکانی ئەدرێ کتێبەکانمان زۆر کەمیتایە کە نەڕوات دەستەکانت خۆش بێ